سەرەتا بناوی خی گەورە و میرەبان داوا لە خوێندکاران هەموو چین و توێژەکانەکەین بێنە سەر شەقام لەگەڵ ئێمە بن سوپاسی مامۆستا بە ڕێزەکان سەرۆک بەشەکان هەمویان لەگەڵمان بەڵام من لێرەوە گلەیەکم هەیە لە مامۆستای خۆم بنەماکانی ئاین مەرحەلە چوار هیچ ئەمە چوارەم ڕۆژمانە لەسەر شەقام هیچ مامۆستایەک نەهاتۆ پشگیرمان بێت یعنی بەڕاستی هەمومان کچ و کوڕی ئەوانین کەس و کاری ئەوانین یعنی خوا هەڵ ناگرێت کە ئەمەمان لەگەڵەکەن ئێمە بۆ ڕۆژی چوارم لەسەر شەقامین هەتا داوا مافەکانمان ڕەوان نەبێ داوا نێن بە داواکاریەکانمانەوە ئێمە شەقام چۆڵ ناکەین پێڵێم داوای لێکم بەدەم خوێندکارانەوە ورن ئەمە ماوەی 4 ڕۆژێ ئێمە لێرەین هیچ دایسەی وەڵامێکە نەدێنێتەوە و دڵنیای نەکەینەوە ئێمە چۆڵی ناکەین هەتا وەڵامی خۆمان وەرنەگرین تا ئێستاڵێن کۆبوونەوەی تر نازانم جای ئەنجامی کۆبوونەوە چی لێ نازانم بەڵێ ئێستا خۆپشاندانەکە زیاتر بۆ دەرماڵەیە بەڵام ئەکرێ بڵێن لە تەنیشت ئەوەشە خۆپشاندانەکەین لە بەرامبەر ئەوەی کە نەبوونی پێداویستی تایبەت بۆ بەشە ناوخۆی خوێندکارە ئەمەش واکە زیاتر قەرباڵخێچکەیەکی لە هۆکارەکانەوەی کە تا ئێستا لە بەشەکەی لە زانکۆکە ئێمە 2 بەشی تازە کراوەتەوە بێ ئەوەی کە بەشە ناوخۆیت پێویست دامی کەم بۆ خوێندکاران ئەچن 5 کەس 6 کەسەخەنە ژوورێکی بچووکۆ ینی ئەوە پەیاممانەوەیە کە بەدەم داواکارەکانمانەوە بێن ئێمە داوای شتێکی ناحەق ناکەین داوای شتێکی زۆر ئاسایەکەین یعنی ئەگەر ئەحسایی وەرگری دەرماڵی سەرجەم قوتابیان بدرێن نزیکی 10 ملیۆنەکە بۆ مانگێک ئەوان تەنها بۆ پەرلەمانتارێک مانگی 8 ملیۆنە دەن کەواتە ئێمە داوای شتێکی زۆریان لێ ناکەین شتێکە زۆر بە ئاسانی ئەوان دەتوانن ئەو مافە دابین بکەن بۆ ئێمە بە دڵنیاییەوە چەندین تەلەبەمان هەیە جلی سەرجەم هاوڕەکانی ئەشووە و سەرجەم کارەکانی ژوورەکە تەنها بۆی پارەی ڕۆژانەی ژوور نەیات تەلەبەی زۆرمان هەیە کە تەنها پارەی سەرێکی پێیەت لە کوڕەکان تەلەبەمان هەیە لە دوای داوام هەتا 12 شەو کارەکە تەنها بۆی بژێوی خۆی پیا بکە